لە 2005 ساڵ بە ساڵ یعنی قوربانی زیادی کردووە. بەس ئەو 2 ساڵە بەحەقەت کەمی کردووە هۆکارەکەشی لە سا 50 بۆ بێ موچەیی لە سا 30 تەسیری ئەم تای خوێنبەربوونە هەیە. بەس سوپاس بەخوا لای ئێمە نییە، بەس ئیترما شتێکە حکومەت دەڵێ هەیە بەس لای ئێمە نییە، وجودی نییە شکر. باشە زۆربەتان ئەو نەخۆشیە بوونی نییە، ئێوە چۆن ئەو دڵیان کە ئەو نەخۆشیە نییە؟ باشە ئەو نەخۆشیە ئێمە بەڵگەمانەوەی ئەوڵێ لە گەنەوەی ئێمە لە جیاتی حیوانی ده حیوان هەر دەکەی لە بەرچاوی تۆ گەنەکەی لێ یەکەموانی ئەگەر وابێ نابێت توش بم وایە تەسی لە بازاڕی ئەو دروست کردووە لە ساسی تاسیری وڵی هاوڵاتیان بێ موچەیی هەینا هەچ کەسێ موچە وەرگێ لە سا 50 قوربانیەکە موچەکەی 400 تا حیوانێکە تا قوربان مەڕ لە هەمین مناسبترە 6 ڕابێک و 6 نیوە ئیتە بەران بە 1000 شەکش بە 8 ڕابێکەم و 8000 زیاتر کامیان بەکاردێنێ بۆ قوربانی؟ وڵی زۆربەی زیاتر شەک و کاوڕەکەی گۆشەکەی نازکە نێرە مەڕەکە تۆزەکەمە جگەرەکەی نەخۆش و پلانشی زیاترێت تۆزێ تەمەنی هەیە پیرە مەڕ لە 50 کیلۆ کەمتر نییە 60 55 65 هەفتایە تایە تا 80 کیلۆش مەڕێ